بۆچی کەرکووکتان فرۆشت بۆچی کەرکووکتان فرۆشت ئەی یەکێتی خاک فرۆشت یەکێتی خاک فرۆشت بۆچی کەرکووکتان فرۆشت بۆچی کەرکووکتان فرۆشت ئەی یەکێتی خاک فرۆشت یەکێتی خاک فرۆشت کەرکووک دڵی کوردانە کەرکووک دڵی کوردانە نەکی عەشد و بێگانە نەکی حەشد و بێگانە کەرکووک دڵی کوردانە کەرکووک دڵی کوردانە نەکی عەشد و بێگانە نەکی حەشد و بێگانە کەرکووک شکۆی کوردانە کەرکووک شکۆی کوردانە لە دڵی هەر هەمومانە لە دڵی هەر هەمومانە کەرکووک شکۆی کوردانە کەرکووک شکۆی کوردانە لە دڵی هەر هەمومانە لە دڵی هەر هەمومانە یەکێتی هەر ئاوایە یەکێتی هەر ئاوایە دەستی لە خیانەتایە دەستی لە خیانەتایە دەستی لە خیانەتایە دەستی لە خیانەتایە سەرەتا بە ناوی خۆی بەخشندە و میهرەبان دواتر بە ناوی ڕێکخراوی داکۆکەوە بە خێراتنی سەرجەم ئەندامان و چالاکوانانەکەین ئەرک و ماندووبوونیان کێشاوە بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە گرنگە لە خیانەتی 16 ئۆکتۆبەردا کە هەردوو حیزبی دەسەڵاتداری کوردستان پارتی وێکێتی کە لە 151 خاکی پیرۆزی کوردستانیان فرۆشت بە سوپای عێراق و حەشدی شەعبی و هێزە میلیشیاکان کە بەهۆیەوە چەندان کەسی بێتاوان بوون بە قوربانی و ئێستاش بە خوێندنەوەی وتاری ڕێکخراوی داکۆک دەست دەکەین بە ئەنجامدانی چالاکیەکەمان کە لەلایەن کاک سەرکۆ سلێمانەوە دەخوێنرێتەوە. با بفەرمێت. هەوڵاتیان و ئازادی خوازان سڵاوی خوای گەورەتان لێبێت. مێژووی دەسەڵاتی باشووری کوردستان کە هەردوو حیزبی پارتی دیموکرات و یەکێتی نیشتیمان ئایندەی ئەکات لەگەڵ ئەو دووکانە سیاسیانەی تر کە بوونەتە کۆڵەکەی مانەوەی ئەو جوت حیزبە پڕە لە نەنگی و نەهامەتی و ناڕەحەتی بۆ خاک و خەڵک و نەتەوە چەند جار ستەم دیدە و بێچارە و دەربەدەرکراوەکەی ئێمە وەک ڕێکخراوی داکۆک لەم ڕۆژەدا کامانەوێت ئەم یادە پڕ لە شەرم و خیانەت و خاک فرۆشیە بکەینە تەنها بۆ ئەوە نییە کە بێین و گردبوونەوەیەکی ناڕازایی ساز بکەین و چەند ودار و لێدوانێک بڵاو بکەینەوە و هەر کەسەوە بڕواتەوە بۆ لای ژیانە پەرت و برست و لێبراوەکەیەوە و ئیتر بە دوایی دەرەنجامەکەیدا نەڕۆین. نەخێر، بەڵکو ئێمە خواستمانە لەم ڕێگە مەدەنیەوە بتوانین ئەو خیانەتە شکۆشکێن و خاکە ڕاجکەرە وەک پەڵەیەکی ڕەشی ئابروبەر بکەینە ناسنامەیەکی سەرشۆڕی بۆ نێوچەوانی ئەو دوو حیزبە و خیانەتکار و کارایەکی سەرەکی بین لە گەیاندن و تێگەیاندنی ئەو ڕۆژە ڕەشانەی نیشتمان بنەوەکانی داهاتوو و هەروەها بەشدار بین لە هۆشیارکردنەوەیان بە جۆرێک کەوا هیچ دەسەڵاتێکی تاکرەوی خۆسەپێنی گەندەڵ نەتوانێ بە ئارەزی خۆی چی بوێت و چ کاتێکی حەزەگراوەکانیان ویستی زوحاک ئاسا خوێنی هاوڵاتیان برژێ و دانوستاندن لەسەر خاکی کوردستان بکات لەگەڵ ئەو میلیشیا و کەساتیانەی کە دۆستی ئێستا و ناری ئەو کات بوون لە تەرازوی بەرژەوەندی خوازی خۆیاندا دوور لە حسابکردن بۆ بەها باڵاکانی هاوڵاتیان بوون و نیشتیمان. ڕێکخراوی داکۆک هیوای هەڵچنیوە لەسەر نەتەوەیەک کە لە داهاتوویەکی نزیکدا بتوانێ لێپرسینەوە لە هەموو ئەو بەناوبەرپرسانە بکات کە دەربەستی ژیان و ژینگە و سەلامەتی و ئازادی و خاک و خەڵکەکەی نییە و ڕۆحی بەرەنگاربوونەوەی هەموو ئەو هێزە میلیشیایانەی هەبێت کە لە 16 ئۆکتۆبەر لە ساڵی 2017دا نیوەی خاکی کوردستانی داگیر کرد و بەڕێنمایی و ڕێکەوتن و کاراسانی و سەرکردەکانی کورد هەر لێرەوە داوە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکەین لەم سەروبەندی هەڵبژاردنەدا بیکەنە فرسەتێک بۆ ئەوەی ئەو دوو حیزبە لە دەسەڵات دوور بخەنەوە و بۆ جارێکیش بێت سزای خیانەتەکانیان وەربگرن پێش دادگایی کردنیان. با هەمومان پێکەوە بە هیواوە کار بکەین بۆ گەڕاندنەوەی لە 151 خاکی فرۆشرا و داگیرکراوی باشووری کوردستان و ناساندنی بکەرانی خیانەتی 16 ئۆکتۆبەر بەنەوەکانی داهاتوومان. ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی 15 ئۆکتۆبەری ساڵی 2025 گلاسگۆ. کاک دارەوان ئیسماعیل بۆ خوێندنەوەی وتارێک فەرموو کاک دارەوان. هەمیشە لە بێژوودا کورد فیلانی لە دژ گیراوە کەچی ئێمە هێندە بەدبەخت بووین کەوتینە سەردەمی
دوو لە پیسترین حیزبەکانی مێژووی نەتەوەی کورد، دوو حیزب کە خوێنی یەکتریان لەسەر موڵکی دەوڵەت فڕ کرد، دوو حیزب کە مێژووی هەردووچیان پیسە. ئەمڕۆ یادی تێپەڕینی 8 ساڵ بەسەر ڕادەستکردنی کوردستان دەکەینەوە، کاتێک پارتی وێچێتی ڕوونتر بڵێم بارزانی و تاڵەبانی خاچی کوردستانیان تەسلیمی وەحشەکانی حەشدی شەعبی کرد. هەر ئەوە دەڵێم ئەگەر ئەو دوو بنەماڵەیە کەرامەتیان هەبوایە دەستیان لە سیاسەت و حکومڕانی هەڵدەگرت، بەڵام بینیمان نەک هەر دەستیان هەڵنەگرت و بەڵکو 8 ساڵە لە دوای سەرشۆڕیەکانی ئۆکتۆبەری 2017 هێشتا بەردەوامن لە حکومڕانی کوردستان. هەمومان بەیەک دەنگ دەڵێن بڕوخێ دەسەڵاتی گەندەڵ. سوپاس. ئێستا شەچینە لای کاک پێشەوە عەبدوڵڵا بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. سەرەتا بەناوی خوا ئەمڕۆ 8 ساڵ بەسەر خیانەتی 16 ئۆکتۆبەری 2017 تێپەڕی کە تیایدا گروپە دەسەڵاتدارەکانی عەرەبی شیعە و هەندێک لە کاڵفامەکانی نەوەیەکێتی و پارتی زیاتر لە نیوەی خاک هێرێمی کوردستانیان لەدەستدا و عێراقیان هێنایەوە ئەو ناوچە جێناکۆکانەی کە هێزی پێشمەرگەی کوردستان بە خوێنی خۆی سنووری بۆ کێشا بوو. لە ڕاستیدا خیانەتی 16 ئۆکتۆبەر برینێک هەرچەند لەسەری بڵین و بڕۆین شارێزبوونی زەحمەتە و لەکەیەکی ڕەشە بەنێو چاوانی کاڵفامەکانی یەکێتی و پارتیەوە. ئەو خیانەتە گەورەیە لە هزری هەموو کوردێکی نیشیمان پەروەر و دڵسۆز بە ڕۆژێکی شوم و خەماوی لە دڵدا ماوە و دەمێنێتەوە. هەر لە دوای 16 ئۆکتۆبەردا بەدەیان دۆنم زەوی کە موڵکی کورد بووە و عەرەبی هاوردە بە زۆرم لێ زەویەکانیان داگیر کردووە و خەڵکی کورد لەسەر زێدی باب و باپیرانی وە دەرنراوە. زۆر گرنگە ئەو ڕۆژە شومە یاد بکرێتەوە و تاوەکو هەموو کوردێک لەو ڕۆژە ناخۆشەدا ماتەم بگێڕن، ڕۆژانەش خۆفرۆشان بە نەفرەت بکەن. هەروەها ئەو یادە شومەنەوە بۆنەوە بگەردرێتەوە تا بزانن خیانەت و خاکفرۆشەکان کاروانی سەربەخۆیان ڕاگرت و نەیان هێش کورد ببێتە دەوڵەتی سەربەخۆ. نەفرەت لە خاین و خۆفرۆشان، نەفرەت لە یەکێتی و پارتی و میلیشا عێراقیەکان. زۆر سپاس. دەکی زۆر بەداخەوەین کە بۆ ڕووداوێکی تری ناخۆش کە بەسەر میلەتەکەمانە هاتووە کۆبووینەتەوە. ئەم ڕووداوە تەنها ڕووداوێکی ئاسایی نییە و فرۆشتنی 151 خاکی هەرێمی کوردستانە. من وەکو شاید حاڵێکی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر ئەوەتان پێڕاگەێنم کە لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە نەک تەنها 151 خاکی کوردستان بەڵکو بە هەموو گوندەکان تعریب کرانەوە دووبارە لەسەر دەستی عەرەبە ڕێسێستەکان و لەسەر دەستی حەشدی شەعبی. حەشدی شەعبی لە دوای ئەم ڕووداوانەوە دەستکراوانە و بێباکانە لە هەموو بەهایەکی ئینسانی دەستی کرد بە دەربەدەرکردنی کورد و بێمنەتانە لە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان هەستا بە کوشتنی هاوڵاتیان و چالاکوانان و ڕۆژنامەنووسان. ئێمە دووپاتی دەکەینەوە کە هەرگیز لەم ڕێگایە کۆڵ نادەین و هەمیشە بۆ هۆشیارکردنەوەی گەلەکەمان هەوڵە دەین تاکو ئەو کەسانەی دەستیان سوورە بە خوێنی میلەتی کورد و هەموو گەلانی عێراق بدرێنە دادگا. ئێمە چۆن کۆڵمان نەداوە لە عێراق و پیشاندانمان کردووە و هاوڕێکانمان لەوێ شەهید بوون و دەستگیر بوون و هەروەها ڕژبەکگیری بەرامبەرمان کرا. لێرەش بەڵێن دووپاتەکەینەوە کە هەرگیز کۆڵ نادەین، هەمیشە بۆ هۆشیارکردنەوەی گەلەکەمان هەموو گەلانی عێراق هەوڵ دەدەین و تاکو ئەو تاوان بارانەی میلیشاکانی حەشدی شەعبی دەدەینە دادگا و بە سزای یاسایی خۆیان دەگەن. 15 ئۆکتۆبەری 2025 چالاکوان هەڵات ئەحمەد حەمە. زۆر سپاس. شەچینە لای کاک ڕێبەر عەبدوڵڵا بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. بەڕێزان ئامادەبوانی تاراوکە زۆر بەداخ و پەژارەیەکی زۆرەوە کە ئەمڕۆ دیسان یادی 8مین ساڵی 16 ئۆکتۆبەر کە لەلایەک ناسراو بە شەڕی تێکۆشانی کەرکووک دژ بە داگیرکاری عەرەب و داگیرکاری عێراق لەلایەکی تر ناسراو بە خیانەتی 16 ئۆکتۆبەر کە حیزبی خۆفرۆش و خاکفرۆشی یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی یەکەمین بوون لەو تاوانە دژ بە مرۆڤ بوونەتەوەی کورد و نەوەکانمان کراوە. بەداخەوە ئەمە یەکەمین جار نییە کە دەسەڵاتداران و ڕێبەران و نەوەکانی بنەماڵی بارزانی و تاڵەبانی خەڵکی کوردستان دووچاری خیانەت و شکست نەکەنەوە. کاولکاری و شەڕی ناوخۆ و ئاژبەتاڵەکان و شۆڕشەکانی دەیان ساڵە و شاهێدی ئەوەن کە بنەماڵی تاڵەبانی و بارزانی هەمیشە خیانەتکار و خاکفرۆش بوون. دەرەنجامی ستەمکاری و دابەشکاری عێراق بەسەر مەزهەبی سوننەی سعودی و شیعەی ئێرانی و
وڵات دووچاری گەندەڵی و کاولکاری و نائارامی کۆمەڵایەتی و سیاسی کردوتەوە. هاتنی داعش و پەناوخوازانی ئێران و داگیرکەرانی دراوسێ هیچ ئومێد و ئاسۆیەکی نەماوەتەوە بۆ خەڵک و هاوڵاتیانی ئاسایی. ئێمەش ناچار بە هەڵاتنی تاراوگە و دەربەدەری و بووینەتەوە تا بگەنە پەناگەیەکی ئارام و کەرامەت و بە دوای ژیانی باشتر و ئازادە سەرەتاکانی خۆمانە. لێرەش وەک ئەبینن دووچاری لێشاوی ڕەگەزپەرستی و گیرۆدەی نەبوونی ناسنامە و بێکاری و شکاندنیش کۆمان بووینەتەوە. دەستی هەموو لای خۆش بێت. چاشە چینە لای کاک سادر سەلیم بۆ خوێندنەوەی وتارێک با بفەرمێت. بە ناوی خۆی گەورە و میهرەبان بە خێراتنی چالاگوان و ئازادی خوازان و خۆپشاندران دەکەم بۆ ئێرەکانە بە ناوی ڕێکخراوی داکۆکۆ. خیانەتی 16 ئۆکتۆبەر کارەساتبار کە بۆ هۆی کوشتن و برینداربوون و ئاوارەبوونی سەدان هەزاران کەسی بێتاوان جگە لەوەش بووە هۆی لە دەستدانی زیاتر لە نیوەی ناوچەکانی ژێردەسەڵاتی حیزبەکان ئەم بزوتنەوە شکست خواردووەی کوردایەتیە، فرۆشتنی بە حەچی شەعبی فاشیزم. ئەم بزوتنەوە شکست خواردووەی کە پارتی و بارزانیەکان و یەکێتی و تاڵەبانیەکان ڕەنگی زەرد و سەوز ڕابەری دەکەن لەگەڵ کۆمەڵێک لایەنی ڕەنگاوڕەنگی تر. هەروەها هەر یەکەشیان خاوەنی میلیشیای خۆیان و بەهێزی چەک و چەتەگەریش خۆیان سەپاندووە بەسەر جەماوەری چەوساوە و ڕەوتی ئازادی خواز و یەکسان خوازەکان. بەرەبەیانی 16 ئۆکتۆبەری 2017 سوپای عێراقی و حەچی شەعبی فاشیزم لە شاری کەرکووک و شارۆچکەکانی خورمات و داقوق و حەویجە هێرشیان کردە سەر سەنگەرەکانی پێشمەرگە و هێزی پێشمەرگەش بە بڕیاری بەرپرسە شکست خواردوەکانی هەرێم لەو ناوچانە کشانەوە کەوا بە خوێنی هەزاران شەهید لە چەتەکانی داعش پاراست بوویان. ئێستاش کورد پێویستە خەباتێکی دیکە بکات بۆ گەڕانەوەی ئەو خاک و زەویانەی کە فرۆشاون تاوەکو بگەڕێنەوە بۆ سەر هەرێمی کوردستان. هەر لە دوای ئەم ڕووداوەوە بەدەیان دۆنم و زەوی کە موڵکی کورد بوون عەرەبی هاوردە بە زۆرم لێو زەویەکانیان داگیر کردووە و خەڵکی کورد لەسەر زێدی باب و باپیرانیان وەدەرنراوە. زۆر گرنگە ئەم ڕۆژە شومە یاد بکرێتەوە تاوەکو هەموو کوردێک لەم ڕۆژە ناخۆشە داماتەم بجێڕن. ڕۆژانەش خۆفرۆشان و خاکفرۆشان و داگیرگەری خاک و نیشتیمان بە نەفرەت بکەن. چالاگوان سادر سەلیم گلاسگۆ 15 2025. چەچینە لای کاک شەڵاو بەکر بۆ خوێندنەوەی وتارێک فەرموو کاک شەڵاو. لە یادی 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەی کە سەرکردە خیانەتکارەکانی کورد مێژووی ڕەشیان تۆمار کرد. ئەمڕۆ 8 ساڵ بەسەر ڕووداوە گەورەکەی 16 2017 تێپەڕە بێت کە حەشدی شەعبی و سوپای عێراق هێرشیان کردە سەر کەرکووک و ناوچەدا بڕێنراوەکان و 150 خاکی کوردستانیان فرۆش بە حەشدی شەعبی و حکوومەتی عێراقی. 150 خاکی کوردستان کەوتە دەستی حکوومەتی عێراق و عەرەبی شیعە مەزهەب کە لەلایەن دەسەڵاتی ئێرانەوە تەحەکومیان پێکرێت. دەستیان گرتووە بەسەر ماڵ و موڵکی هاوڵاتیانی کورد. لەو نێوەندەدا بەس هاوڵاتیانی کورد زەرمەند و دەربەدەر و ماڵوێران بوون. هەرێک لەم حیزبانە پارتیوێکێتی جاشایەتیەکەن لە پێناومانەوەیان بۆ پارە و کورسی خۆیان بڕوخێن حکوومەتی عێراق و حەشدی شەعبی شەرمەزاری بۆ جووت بنە ماڵی بارزانی تاڵەبانی. ئێستا چەچینە لای کاک ڕێبوار عەبدوڵڵا بۆ خوێندنەوەی وتارێک فەرموو کاک ڕێبوار. سڵاو چالاکوانانی گوێر و بەپەرۆش. ئەمڕۆ لێرە ئامادەم بۆ شەونەزارکردنی ئەم یادە تاڵە و بکەرانی خیانەتی 16 ئۆکتۆبەر. وەک ئاشکرا 16 ئۆکتۆبەر خیانەتێکی مێژوویە بە ناوچەوانی بەرپرسانی کورد. 16 ئۆکتۆبەر خیانەتێکی سێلایەنە لە ماوەی 8 ساڵی ڕابردوو وەها تێگەندراوین کە 16 ئۆکتۆبەر خیانەتی لایەنێکە و بەرامبەر پیرۆزیەکانی خاک و خەڵکی کوردستان بە تایبەت کەرکووکەکان. بەڵام لە ڕاستیدا ئەم ڕۆژە لێکەوتە و دەرئەنجامە نەکردەیەکی سەرپێوی لە ناکاو. ئەگەر کە لە ڕاقی سەرانی حکومڕانی کورد نەبووە لەسەر بابەتی ڕفراندۆم و 16 ئۆکتۆبەریش ڕوونەیەدا. ئەگەر کورد لە ماوەی 14 ساڵی پێش 16 ئۆکتۆبەر حکومەتێکی پتەوی بناغی قایم هەبووە هەرگیز ئەو ڕۆژە بۆ ئەنجامە خراپە نەدەگەیشتین. کەواتە ناتوانرێ لایەنێک بکرێتە بە کۆڵ و لایەنێکی دیکە دابنین. 16 ئۆکتۆبەر هێشتاش نەبووە بە دەرس هەموو ڕۆژێک ئەگەری دووبارە بوونەوەی هەیە چونکە ماکە سەرەکیانی ڕووداوەکە لە ئێستادا بەرکارتر و ئامادەترن بۆ خیانەتی لەم شێوەیە. بەرتەوازەی فرە ئاوازی نێو ماڵی کورد وامان لێ دەکات هەر ڕۆژێک چاوەڕێی ڕووداوی گەورە و خیانەتی مێژووی بین کە لە ڕاستیدا دەبوو خەڵکی کوردستان چاوەڕێی دەستکەوت و مژدەی مەزم بن. لە کۆتاییدا نەفرە لە بەکەرانی 16 ئۆکتۆبەر دەکەم و سوپاسی ئاوادنتان دەکەم. ئێستا چەچینە لای کاک سادر سەلیم
بۆ خوێندنەوەی شعرێک فەرموو کاک سادر. شانزەی ئێمە ڕۆژی گەشە، شانزەی ئەوان ڕۆژی ڕەشە، شانزەی ئێمە وەچەرخانە، شانزەی ئەوان داڕوخانە، شانزەی ئێمە شکۆداری، شانزەی ئەوان شەرمەزاری، شانزەی ئێمە بەهاوشکۆ، شانزەی ئەوان کۆیلە و پاشکۆ، شانزەی ئێمە هیوای ژیانە، شانزەی ئەوان مەرگی گیانە، شانزەی ئێمە شانزەی ئابە، شانزەی ئەوان جاشی بابە، شازەی ئێمە تاچی سەرە، شازی ئەوان ئۆکتۆبەرە. دەست خۆش هاوڕێن. دەست خۆش براکەم. ساشە چینە لای کاک بەڵێن سەلیم بۆ خوێندنەوە شعرێک فەرموو کاک بەڵێن. 34 ساڵە میلەتێک کۆیلە یەکێتی و پارتیە، 34 ساڵە من ڕەنجبەری تۆم بە نان و ئاو بە چلوبەرگی خۆم، خزمەتم کردی لە ئێران و ڕۆم، لە پێناو تۆشکاوە ئەستۆم، کەچی هێشتا هەردیل و ڕەنجەڕۆم، 34 ساڵە ئەمروتێنی بە فروفیشاڵ ئەم خەڵەتێنی، هەر ڕۆژەی نەوعێک هەڵم ئەپەڕێنی، بۆ مەرامی خۆت ملمەشکێنی، کەیشت نەما وازم لێ دێنی. دەستان خۆش.